بەڕێز ئەدمۆ غەریب وەکو شارەزایەکی سیاسی خۆرهەڵاتی ناوەڕاست لەم کەشمەکێشم و ململانەی کەوتۆتە ناوچەکە بە تایبەتی عێراق ڕۆڵی کورد چۆنە بینیت؟ أعتقد أن هذه المرحلة هي واحدة من أهم المراحل تاريخيا بالنسبة للكرد في منطقة الشرق الأوسط. لەو باوەڕەدا ئەم قۆناغا گرنگترین قۆناغی مێژوویە بۆ کورد لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئەم قۆناغا ڕوودا و گۆڕانکاری زۆر بەخۆیەوە دەبینێ بەردەوامیش دەبێت گۆڕانکاری زۆر بەڕێوەیە ڕەنگە یارمەتی دەربێت بۆ کورد بۆ پێشکەوتنی زیاتر بۆ بەدەستهێنانی مافی سیاسی و ڕۆشنبیری و ئابووری و بواری دیکە لە هەمان کاتە مەترسی گەورە لە خۆ دەگرێت کە ڕەنگە ببێتە ڕێگر یان دواخستنی بەدەستهێنانی پێشڕەوی لەلایەن کوردەوە گومانی تیادانیە کوردەکان سوودێکی زۆریان بینی لە جەنگەکانی عێراق بەگشتی هەر نەبێت کورد لە عێراقدا هەندی هاوسۆزین و دەوڵەتی بەلای خۆیدا ڕاکێشا لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیانەوە وا سیرکران بێشک میلەتێکی ستەملێکراون میلەتێکە پێویستی بە هاوسۆزی و هاوپشتی هەیە لە هەمان کادا کورتوانی خۆیدا بمەزرێنێت و توانە سیاسی و ئابوووریەکانی و بواری ڕامیاری بخاتە گەڕ تەنانەت ئەگەر بە شێوەیەکی فەرمیش نەبێت وەک نوێنەرایەتی وڵاتێک دەرکەوتووە توانیان نووسینگە لە زۆر شوێنەکانی دنیا بکەنەوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دانپیانانی جیهانی بۆ کورد پەیدا کرد کە نەک تەنها ناوچەیەکی ئۆتۆنۆم بەڵکو زۆر شارەزای تریش بە شێوە سربەخۆییەک لی دەڕوانن ئەوەی بەسەر دۆزی کووردا هاتووە بە هۆکاری ئەو گۆڕانکاریانە بەڵام ئەوەی ئێستا دەیبینین فرسەتێکی زۆر باشە و بەرجەستەکراو لە ئارادایە بۆ کوردەکان بۆ هێنانەدی ئامانجەکانیان کە خەباتی بۆ دەکەن ئێمە بینیمان حکومەتێکی بەهێزی ناوخۆیان هەیە توانای سەربازی زۆر باش و گرنگ بە تایبەتی ڕۆڵی پێشمەرگە لە عێراق باری ئابووری بە بەراورد لەگەڵ عێراق باشترە هەرچەندە کەم و کورتی زۆر هەیە و ئەو ئاستەنگانەش کاتۆتە ڕێیان بەو شێوەیە پشتیوانی دەوڵەتی و هاوسۆزی وڵاتان زۆر گرنگە و یارمەتیدەری کورد دەبێت بەڵام هێشتا بربەستەکان زۆرترن کێشەگەلێکی زۆر کە دەبێتە هۆکاری ئەوەی کورد بەدەستی هێناوە تەنگتر بکاتەوە یاخود ڕێگر بێت لەوەی کورد خەونی پێوە دەبینێت کە دەوڵەتێکی سربەخۆیە ڕێگری دەکاتەوە بەدەستهێنانی هۆکار زۆرن هێشتا دوو دەوڵەتی بەهێز لە ناوچەکە سەرڕای ئەوەی پەیوەندی باشیان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ئەو دوو وڵاتەش ئێران و تورکیایە ئەو دوو حکومەتە دژی دروستبوونی دەوڵەتی کوردین و لە داهاتووشدا دژی دەوەستنەوە ئەگەر گۆڕانکاری ڕیشەی لە هەڵوێستەکانی ڕوونەدات بەردەوامیش دەبن لە دژایەتیکردنی دروستبوونی دەوڵەتی کوردی لە ناوچەکە ئەوەش بە هۆکاری پێگاتەی وڵاتانەیە کە کوردێکی زۆر تیایدا دەژین لە تورکیادا نەتەوەی جاجا دەژی و جیاوازی و هەمەچەشنی بیر و باوەڕ هەیە بەڵام زۆربەی تورک بەبێ گوێدانە جیاوازی بیرکردنەوەیان وای دەبینن دروستبوونی دەوڵەتێکی سربەخۆ لە عێراق کاریگەری و دەرهاویشتەی دەبێت بۆ سەر کوردی تورکیا ئەگەر کوردی عێراق کە سەرژمێرەکەی نزیکەی 5 بۆ 6 ملیۆن دەبێت بتوانێت دەوڵەتی سربەخۆ ڕابگەێنێت بۆ کورد نەتوانێت لە تورکیا کە نزیکەی 18 بۆ 22 ملیۆنە هەمان شت نەکەن تورکەکان وای دەبینن کە دروستبوونی قەواری سربەخۆ لە عێراق هەڕەشە دەبێت بۆ سەر تورکیا ئەوە بەکردەوە بەرجەستە دەکرێت ببینە لە هەڵبژاردننی ئەم دوایی تورکیادا حیزبی گەلانی دیموکراتی کوردەکان سەرکەوتنیان بەدەستهێنا کە لە سەدا 13 کورسیەکانیان بەدەستهێنا چیمان بینی حکومەتی تورکیا ڕەتی کردەوە تەنانەت ڕێگە نەدرا ئەو حیزبە بەشداری بکات لە دروستکردنی حکومەتدا جارێکی تر هەوڵیاندا دانوستانەکان و گفتوگۆکان لە نێوان پارتە کوردیەکان و حکومەتی تورکیادا تەنگەبەر بکەنەوە و گەڕانەوە بۆ لای شەڕ و وێرانکاریەکان لە نێوان حکومەت و کورددا ئەمەش لە واقعێکی سیاسی هەڵدەقڵێ سروشتی سیستمی ئەو وڵاتەوەیە ئەگەر حیزبی نەتەوەپەرستی تورک بێتە سەردەسەڵات هەڵوێستەکەیان ئاڵۆسر دەبێت ئەگەر حیزبی کۆماری بێت هەڵوێستێکی هاوشێوەی دەبێت تەنانەت ئەگەر حیزبی عەدالەت و گەشەپێدان کە زۆر قسەی لەسەر برایەتی ئیسلامی دەکرد کە دەیویست ئەو گرێبەندیە بکات کورد بە ئیسلامەوە ئەوانی سەرکەوتو نەبوون لە ئێرانیش تا ڕادەیەک هەمان لێکچوون هەیە ئێران زیاتر لە 9 ملیۆن کوردی تیادایە ئەوانیش کەوتونەتە چالاشی لەم دوایەنەدا دەبینین حیزبی دیموکراتی ئێران دەگەڕێنەوە بۆ شاخەکان و ناو ئێران یاخود پژاک هەروەها کۆمەڵەوە حیزبەکانی دیکە بۆ پێشوێت ئێران بەرژەوەندی لەگەڵ ئەوەدانیە دەترسێ لەسەر هەڵدانی دەوڵەتێکی کوردی کەواتە ئەو دوو وڵاتە ڕێگە نادەن دەوڵەتێکی کوردی دروست بێت ئەگەر بێت و تا ڕادەیەک ئەو دەوڵەتە لەژێر کۆنتڕۆڵی خۆیاندا نەبێت ئێستا لە هەرێمی کوردستان مەترسی دەرەکی و ناوەکی هەیە بەڕای تۆ کامیان دیاری دەکەیت کە پێویستە سەکردەکانی کورد لێ بترسن و هوشیار بن أعتقد أن الاثنين مهمة لأنه أولا المواقف الدول التي تحدثت عنها طبعا لو كانت
باوەڕدام هەردوو فاکتەرەکە گرنگن پشتیوانی دەوڵەتی هۆکارێکی گرنگە ئەگەر کێشەکە تەنها لە عێراقدا بووایە کارێکی ئاسانتر دەبوو بە هۆکاری لاوازی حکومەتی عێراقی ئەوەش بەسەر سووریاشدا پیادە دەبێت بەڵام ئەو خاڵەی تۆ هێمای بۆ دەکەیت بەلای منەوە زۆر گرنگە لە کاتێکدا تۆ ئۆپۆزیسیۆنێکی دەرەکی بەردەوامە هەیە لە ناوچەکەدا کە دژی خواسی کوردن کێشەی نۆخۆیش لە ئارادایە دابەشبوون و جیاوازیەکان لە نێوان حیزبە کوردیەکان و سەرکردەکانیان نەک تەنها لایەنە جیاوازەکان بەڵکو لە ناو یەک حیزبیشدا هێزی سیاسی گەورە هەن کە بیرروڕای جیاوازیان هەیە خواسی جیاوازیان هەیە بەرژەوەندیان لە ناوچەکەدا هەیە و شەبڕکێ دەکەن لە دەستکەوتنی دەستکەوتی زیاتر لە ناوچەکەدا ئەوانە هۆکاری گرنگن ڕێگر دەبێت بۆ سەرهەڵدانی دەوڵەتیشی کوردی ئەگەر ئەو دابەشبوونە لە نێو خودی کووردا بەردەوام بێت پشتەوە بکەن کە تا ئێستا بەدەستیان هێناوە سەر ڕایبوونی هۆکاری زۆر بۆ ئەوەی کە ئێستاکە هەیەە وەک هاوسۆزی نێودوڵەتی جەنگە یەک لە دوایەکەکانی عێراق و لاوازبوونی دەستێوەردانی وڵاتان تا ڕادەیەک کوردیان بەکارهێناوە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان بەڵام شتێکی گرنگ ڕوویدا لە کوردستانی عێراق لە ماوەی ڕابردوودا شەڕێکی خوێناوی لە نێوان یەکێتی و پارتیدا هەبوو شەڕی زۆر خوێناوی بەڵام سەرکردەکان هۆشیاریان هەبوو سوودیان لە گۆڕانکاری ناوچەکە بینی و لەنێو خۆیاندا یەکگرتن و کۆتایی هێنان بە شەڕ هەرچەندە ئەو یەکگرتنە بە ئێستاشەوە ناکۆچەکانی نێوانیانی چارەسەر نەکرد بەڵام هەڵوێستێکی ژیرانە بوو بۆ دروستکردنی قەوارەیەکی کوردی حکومەت و پەرلەمان ئێستا وای دەبینین کێشە و ناکۆچەکانیان جارێکی تر دەگەڕێتەوە ئەوەی زۆر گرنگە بۆ داهاتووی کورد ئەگەر ئەو دووبەرێکی و ناکۆچیانە بەردەوام بن هێزە ناوچەیەکان یان دووەلیەکان قۆرغی دەکەن و بەکاری دەهێنن بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان بەڵام هەست ناکەی کورد ئێستا هێزە لاوازەکەی ڕابردوو نییە هێزی پێشمەرگە وا ناکات کە کورد هێزێکی بچووک نەبێت لە چاو ڕابردوو تا لەو ململانیانە ئاسان نەبێتە قوربانی بدون شك اولا من اعتقد بێگومان کورد هێزێکی بەهێزە لەو باوەڕدام سەرهەڵدانی دەوڵەتی ئیسلامی داعش گرنگ بوو ئەو شێوازەی کە ڕەفتاری پێکرد لەگەڵ هەموو دژایەتێکم بۆیان ئیتر لە هەر نەتەوە نەژادێک ببن هەڵسوکەوتی ئەو ڕێکخراوە و مامەڵەکردنی هەندێک سەرکەوتنیان بەدەستێنا لە ڕێگەی تۆقاندن و دروستکردنی ترسەوە لە هەمان کادا دوژمنێکی زۆری بۆ دروست بوو هێزێکی زۆر جیاوازی کۆکردەوە لە دژی ئەو ڕێکخراوە بۆ ئەوی ڕێگری بکەن لە دەسەڵاتدارێتی و پێشکەوتن دەربارەی پرۆژەی دروستکردنی دەوڵەتی خلافەت کوردیش سوودی لەو دۆخەبینیوە هەرچەندە لە هێرشی داعشدا بۆ سەر هەولێر و سنجار کورد نەیتوانی بە تەنها لە دژیان بۆسێتەوە پێویستیان بە پشتیوانی کوردی شوێنی تر و وڵاتانی دیکە هەبوو بۆ بەرگرتن و وەستاندنی ئەو ڕێکخراوە بەڵام لە هەمووی گرنگتر هۆشیارێکی جیهانی و هەڵوێستی یەکگرتوو هەبێت بۆ ئەو مەترسیە کە مەترسی بوو بۆ هەموو بوونی هێزێکی سەربازی وەک پێشمەرگە ڕۆڵی کوردی لە ناوچەکەدا جێگیرتر کردووە وای کردووە کە بتوانین بڵێن کوردیش هێزێکی هەیە کە دەتوانێت پارێزگاری لە خۆی بکات